ئێرە گوندی سەرگەتە سەر بە پارێزگای هەڵەبجە و ناحیەی بیارە و خوڕماڵە دەکەوێتە تقریباً 20 کیلۆمەتری هەڵەبجەوە لە ساڵی 1990 و پاش ڕاگوێزان ئاوادان بووەتەوە. فکرم یارمەتیم بە ئەوەتان پێڵم کە ئێمە بەناو حەقلی ئەلغامە هاتینەوێرە هەر چواردۆری ماڵەکانیشمان حەقلی ئەلغام بوو. سێ ناوی هەیە شێرا و کلکی ئەسب هانەوە بەس ناو ئەسلەکەی شێراوە بڵێ کلکی ئەسپە کاتکۆکو کلکی ئەسپ هاتۆتە خوارەوە. ئێستا سەرگەت بۆتە شوێنێکی گەشتیاری سپاس بۆخوا بارانی ئەمساڵ ئەوەی من بیرم بێ ئەوە باران نەباریوە لە سەرگەتە ئەم کاریاوانە تەقیون ئەمانە ئەوەی ئەو دی و هەمووی تەقیوە بەڵام بەو شێوەیە نەبووە ئەوەی لای قادرمەکان ئەوەی ئەو دیوە تەقیوە بەڵام ئەوەنە عمری نەبووە بڵێن بەهارە بووە تەنها حەود نهایەتی دەڕۆژ بەردەوام بووە بەڵام سپاس بۆخواوە خەریکە مانگێکە بەردەوام ئاوی هەیە. ئەم جادەیەکە ئێستا بۆ بە جادە و ئۆتۆمبیل لێتە ئێرە تو لە ڕێگەی بوو بە زەحمەت ئاژۆڵیش دەگەشتێر هەندێک جار ئاژۆڵیش ناهاتە ئێرە ینی تو لە ڕێگەیەکی باریک بوو ئاو خراپی کردبوو ئەم لادەیانە لە هەفتاکان و داگیرا بوون ئەم جادە و ڕێگەبانە هەمووی تێک چوو بوو بەڵام سپاس بخوا ئێستا چاکراوە بژاوەتەوە فراوان بووە. وڵی لە سلێمانیەوە هاتووم بۆ سەرگەت بۆ ئەم سەیرانگایە بەڕاستی سەیرانگایەکی دڵگیرە هاتووم سەردانی بکەم پێشتر نەمبینیوە ئەمە یەکەم جارە سەردانیەکەم بەڕاستی زۆر شوێنێکی خۆشە زۆر دڵگیرە لە فەیسبووک بینیم ئەیتر کە تەمەشامکردن شوێنێکی زۆر خۆشە سەرانگایەکی زۆر دڵگیرە بڕیارما لەگەڵ خێزانمە سەردانێکی شوێنەکە بکەین. ئەمە کۆتا سنوورە دوایەوە گوندی دەرێمەڕە و لە دەستڕاستمەوە بەرەوسەرەوە ئەبێتە سنووری ئێران و دوانقطەی مەرزی ئەبێت دوای ئەمە سپاس بخۆ کارەبای 24 ساعتی گەشتۆتە ئێرە و ئێستامە کارەبای 24 ساعتیمانەیە و ئەمەش ئومێدێکی کەی پێیان کە بتوانین دووبارە دەستکەینەوە بە ئاوادانکردنەوەی ئەو کارەبا گەشتۆتە لامان لەم ناوچە سنووری و لەم دۆڵە تەنگەبەرە کارەبای 24 ساعتی گەشتۆتە لای ئێمە. سپاس بۆخوا دوای بارانبارین و بژانەوەی کانیاوەکان ئێستا وردە خەڵک ڕووەکاتەوە ناوچەکە هەرکێک لە ئاستی خۆی و لە باخی خۆیان خەریکە باخەکەی خۆی ئاوادانەکە هەیە خانووەکاتەوە هەیە هەرکانی و ئاوەکەی دروستەکاتەوە منیش لێرام کوخەم دروست کردووە کوخێکی گەشتیاریە بە زەحمەت و ماندووبوونێکی زۆر توانیم کە بە شێوازێک بیکەم لەگەڵ سروشتا بیگونجێنم هەم من ئەگەر سیرکەن دەستکاری هیچ شتێکم نەکردووە تەنها وەکو خۆی لە ئەو کوخەم کردوێتەوە گینا نەبەردم شکاندووە نەبەردم تێکداوە هەر سروشتەکەم و خۆی هێشتوێتەوە وردە خەریکە بین ئینشەڵا لەگەڵ یاڕۆین من ئێستا لە سەرەتای تقریبا بڵێم لە 150 ئیشەکەم تەواو کردووە ماوێتی وردە ئەگەمە کۆتایی جۆگەی ئاوەکەی ماوە ئەو ژێرزەمینەی ماوە ئینشەڵا لەم مانگە یەک دوو مانگا تەواویەکەین و بەڕووی گەشتیاران ناکرێتەوە داواش لە خەڵکی یەکەم ئەوانەی ئاو باخیان هەیە لێرە لە هەر شوێنێک هەر لە سەرەتای سەرگەتەوە هەتا ئێرە کە کۆتا خاڵە هەر کەس بەبرە و سەرتریش کە خەڵکی دەرەیمەڕن ئەوانیش ناوچەیەکی گەشتیاری خۆشە بێن ئەوانیش دەستکەن بە دروستکردنەوەی خانوەکانیان باخەکانیان و بۆی بکەنە سیمایەکی جوانی منتیقەی هەورامان پیشانی هەموو دنیا بکەنە شوێنێکی گەشتیاری.